بەڵێ لەگەڵتان بەردەوامە بین ئەمڕۆ کاتێک سەیری ڕۆژمێرەکەی دووە ئەو بابەتانەی کە بۆ ئەمڕۆ دیاری کراوەکو ڕۆژی جیهانی کاری زیاتر لەسەر بکرێت بابەتێکی ناخەژێن ئەبینرێت کە بەڕاستی پێویستەکە لە ئاستی جیهانە لەمەڕ ئەم بابەتە قۆڵەکان هەڵبماڕێت لە ڕووی یاساییەوە لە ڕووی هۆشیاریەوە لە ڕووی داکۆکیەوە زیاتر هەوڵ بدرێت کە ئەم بابەتە کاڵ بکرێتەوە لانەیە لە ناونەچێ بەڵام کاڵ بکرێتەوە بابەتەکە چییە؟ ئەمڕۆ تەرخان کراوە بۆ کارکردنی زیاتر لەسەر بەرنگاربوونەوەی بازرگانیکردن بە مرۆڤەوە لەوەتەی هەبوو بەداخۆ ئەم بابەتە لە نێو مرۆڤە ئەبینرێت وە هەتاکو ئێستا کە گەیشتۆلانێ بابەتەکان بۆنمونە لەو حاڵەتی کۆیلایەتی جاران نەمابێ بەڵام شێوازێک جلێکی مۆدرن بەبەریا کراوە ئەبینرێت کە لە ئێستاە بەداخەوە هەر قوربانی لەکەوێتەوە بزین لە لای خۆمان تا چەند لەسەر ئەم بابەتە کار ئەکرێت لە ڕووی یاساییەوە ئێمەش لانەیە هەر یەکەمان هەندێک حاڵەت ببینین کە لە لای ئێمە ژوو ئەدات بزانین چی کراوە بۆ ئەوەی کە ئەم حاڵەتانە لە کۆمەلگایەکی جوان وەکو کۆمەلگای کوردی کاری لەسەر بکرێت هۆشیاری لەسەر بڵاو بکرێتەوە بۆی کە ئەوەندەی ترکاڵ بکرێتەوە هەروەها قوربانیانی ئەم جۆرە لە بازرگانیا دواتر چۆن دەستیان ئەگرێت چۆن پاڵپشتی ئەکرێن بۆ ئەوەی کە لەسەر ئەم بابەتە بدوێن بەڕێز نەژاد ئەبوو بەکر پارێزەری ڕاوێژکار و بەڕێوبەری پرۆگرام لە ڕێکخراوی سید و هەروەها بەڕێز ئاریان ڕەشید بەڕێوبەری نووسنگەی بەڕنگار بوونەوەی تاوانە ڕێکخراوەکان لە سلێمانی لەگەڵمانان بۆی کە بەڕێزیان پێمان بڵێن کە لە لای خۆمان وەکو ڕێکخراوی سید چیان کردو کە ڕێکخراوێکی چالاکە لە بوارەدا هەر سەرەتا بابینە لای بەڕێزت کاگە ئاریان بەڕێزت پێمان بڵێ کاتێک باسی بازرگانیکردن بە مرۆڤ دێتە ئارا یەکەم جاربێ بابەتەکە تۆزێک بەرچاوڕوونیمان لەسەری هەبێت بزانین لە ئێستاە ئەم شێوازە مۆدێرنەکە بەداخەوە گۆڕانکاری لەسەر واتای ئەم بابەتە کردووە هەر لە ئێستای بچی ئەوترێت بازرگانیکردن بە مرۆڤ بەڵێ پێشێکی سپاس بۆ جەنابتان بۆ کەناڵە جوانەکەی کورسات بۆ بینەرانی بەڕێز بێگومان ئەمڕۆ ڕۆژی هەموو ساڵێک سی تەمووز ڕۆژی بەرەنگاربوونەوەی بازرگانیکردن بە مرۆڤە بۆتە ڕۆژێکی جیهانی و ئێمە لەم ڕۆژە بە بەردەوامی ساڵانە لە دوای دامەزرانمانەوە چالاکیمان هەیە بۆ وشارکردنەوەی کۆمەڵانی خەڵک دەربارەی تاوانی بازرگانیکردن بە مرۆڤ بێگومان بازرگانیکردن بە مرۆڤ وەکوی جەنابەت بیدایەت ئاماژە پێە درێژکراوی کۆیلایەتیە ئەو جۆرە کۆیلایەتی کە لە دێر زمانەوە هەبووە لە شارستانێتە دیێرینەکانە هەبووە دواتر بە کاریگەری یاسا و ڕێساکان یاخود کاریگەری بواری مافەکان لە کۆمەڵگەی نێودەوڵەتیە ئەو کۆیلایەتی کۆتایی پێهێنرا کە توانم بڵێم تا کۆتایەکانی سەدەی نۆزدەی خایاندووە دواتر بە کاریگەری یاساکان بە کاریگەری دەستورە بەهێزەکان یا بڵێن ڕایگەشتی کۆمەڵگەی نێودەوڵەتی کۆتایی پێهێنراوە و بە جۆرێک لە جۆرەکان قەدەغە کرا بۆیە تۆمەتباران یا تاوانباران پەنایان بۆ جۆرێکی تر لە تاوان برد کە دواتر ناوی بازرگانیکردن بە مرۆڤی لێنرا ناونانی بە بازرگانیکردن بە مرۆڤ توانم بڵێم لە ڕێکەوتنامەی پالێرمۆ لە ساڵی 2000 و ڕێکەوتنامەی کە لە ئیتالیا بەسرا پرۆتۆکۆڵێکە دواتر عێراقیش ئینزیمامی کردووە ئەو جۆرە تاوانەی یا و جۆرە کردەوەی کە دەرحەق بە مرۆڤ کرێ بە جۆرێک لە جۆرەکان کە چێتە خانی کۆیلایەتیەوە بە بازرگانیکردن بە مرۆڤ ناوبراوە دواتر لە عێراقیش لە ساڵی 2012 یاسای ژمارە 28 دەرکراوە بۆ بەرەنگاربوونەوەی بازرگانیکردن بە مرۆڤ بازرگانیکردن بە مرۆڤ بێگومان بە گوێرەی مادەیەکی یاساکە کە لە یاسا عێراقیەکە ڕوون کراوەتەوە کۆمەڵێک ڕەفتاری باس کردووە یا توانم بڵێم سێ کۆڵەکەی بنەڕەتی ناوهێناوە یا باس کردووە هەر کردەوەیەک بچێتە ژێر باری ئەم کۆڵەکانەوە توانین بە تاوانی بازرگانیکردن بە مرۆڤ لە قەڵەمی بین کامە بە گوێرەی ستانداردی نێودەوڵەتی وا پۆلێن کراوە ئێمە ناوماناوە کردارەکان ئاکشنس هۆکارەکان تۆڵز لەگەڵ ئامانجەکان گۆڵز واتە هەر کردەوەیەک ئەگەر ئەم سێ کۆڵەکەی تیا بەدی ها دەتوانین بڵێن ئەمە تاوانی بازرگانیکردن بە مرۆڤە کە کردارەکان وا ڕوون کراوەتەوە بریتە لە گواستنەوەی کەسەکان لە داڵدەدانیان پێشوازیکردنیان خستنە سەرکاریان بە هۆکاری کاماچینەوە سەر کۆڵەکەی دووەم واتە کۆڵەکەی یەکەم کردارەکانە کردداری گواستنەوەیە وەرگرتنە داڵدەدانە دۆزینەوەی کارە لە ڕێگەی بەکارهێنانی هێز هەڕەشەکردن بە بەکارهێنانی هێز فریودان فێڵێکردن بڵین وەرگرتنی ڕەزامەندی کەسێک کە سەروەسێت بێ لەسەر کەسێکی ترۆک و باوک بۆ کچەکەی یاخود مێرد بۆ ژنەکەی ئەمە کۆڵەکەی دووەمی تاوانەکە کۆڵەکەی سێمی تاوانەکە بە ئامانجی کە ئەمە زۆر گرنگە بۆ جاکردنەوەی تاوانی بازرگانیکردن بە مرۆڤ لە تاوانەکانیکە بە ئامانجی بەدەستێنانی کەڵکێکی مادی
ئیستیغلالی سیاسی سوال پێکردن دەرهێنانی ئەندامانی جەستا ئەمانە لە هەر تاوانێکە بەدیها دەتوانین بڵێن ئەمە بازرگانیکردن بە مرۆڤ. باش کاک نەژات مندا سەرەتای پرۆگرامەکەیە لەگەڵ هاوکارم سەحەر کۆم باسی کەلتور و دابوونەریت و کۆمەڵگای خۆمانمان کرد. زۆر دڵخۆشینم بابەتە تۆزێ ئەگەر هەش بێت بە ڕێژەیە لای خۆمان ئەم بازرگانیکردنە تۆزێ کەمترە. بەڵام ئێستا لەبەر ئەوەی کە بەداخەوە لەبەروی کە دراوسەکانمان وڵاتانی تر کۆچمان کردووە یاخود خەڵک کۆچی کردو بۆ لای ئێمە نیشتەجێ بوون لە ڕووی یاساییەوە ئەم بازرگانیکردنە بە مرۆڤ لای ئێمە لە ئێستاە ئایا ڕێژەیەکی هەیە کە ئێمە لی بترسین یاخود ڕێژەیەکی هەیە کە بەرەو خراپی بڕوات یاخود ئەو کەسانی کە ئەم کارە ئەنجامێن وەکو ئەکاریا بەڕێزی ئاماژەی پێەیە لە ڕووی یاساییەوە ڕوبەڕووی چیە بنەوە؟ بانی باش زۆر بەخێر وەکو ئاماژەتان پێ ئەمڕۆ ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی بازرگانیکردن بە مرۆڤ من سواسی کەناڵی کورسات دەکەم بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە زۆر بەخێر بڕی لە تەواوی جیهانە لەم جۆرە چالاکیانە ئەکرێت و بەڕاستی گرنگە و جێگەی خۆیەتی کە باسی بکەین چکە ئەگەر باسی نەکەین هەڵبەت ناتوانین کاریشی لەسەر بکەین هەڵبەت ناتوانین ئەو بمانەوێت کە ڕێژەکەی کەم بکەینەوە وەکو جەنابەت ئاماژەت پێیە و هەموو ساڵێک دروشمێکی تایبەت و جیاواز هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم تاوانە دروشمی ئەم ساڵ پێمان ئەڵێت تاوانی بازرگانیکردن بە مرۆڤ یەکێکە لە تاوانە ڕێکخراوەکان بە هەمومان بەیەکەوە ئەم ئیستیغلالکردنە کۆتایی پێبێنین و بوەستێنین و یەکێک لە خاڵە گرنگەکانی تریش کە باز لە ڕۆڵی کاریگەری برایانمان ئەکات لە جێبەجێکارانی یاسا کە چۆن ڕوبەڕووی ئەم تاوانە بنەوە ئەوەکو شێوەیەکی گشتی و تایبەت بە ڕۆژەکەم سەبارەت بە ڕێژەی تاوانەکە ئایا لە هەرێمی کوردستان هەیە و چێن ئەوانەی کە تووشی ئەبن و ئایا ئەو کەسانی کە هێنە ناو هەرێمی کوردستانەوانێ بەڵێ بە دڵنیایەوە ئێمە وتمان تاوانی بازرگانیکردن بە مرۆڤ بەڵێن هەموو جیهانە هەیە سەرڕای ئەوەی کە ئەمە پێشێلکارێکی زەقی مافەکانی مرۆڤە تاوانێکە و دیادێکی کۆمەڵایەتێکە هەموو جیهانی کردوتوانێت لە هەرێمی کوردستانیش لای خۆمان بە دڵنیایەوە بوونی هەیە لە بەرۆی تاوان لە ئێمەش بەشێکین لەم جیهانە و تاوان لێرەش ڕوئیان سەبار بۆی ڕێژەکەی بەرزایان نزمە بە دڵنیایەوە لە بەرزبوونە نەک تەنها لێرە بەڵکو لە هەموو جیهانە بەردەوام بەرەو بەرزبوونەوە ئەگەر چی داتاکان 100% دقیق نین لەوەی کە ڕێژەی ئەم تاوانە لە جیهاندا چەندە بۆ لە بەرۆی زۆربەی با بڵێن ناگاتە دەستی جێبەجێکارانی یاسا ڕیپۆرت ناکرێت ناگاتە لای برایانمان لە پۆلیس وە لە دادگاکانە بە شاراوەی تاڕادەیەکی زۆر ئەمێتەوە هەر خۆشی خەسڵەتی تاوانی بازرگانیکردن بە مرۆڤ یەکێکە لەو تاوانانەی کە شاراوەیە ئێمە ئەڵێن بە ڕۆژی ڕووناک ئەنجام ئەدرێت لەبەر چاومان ئەنجام ئەدرێت بەڵام نایبینین ئەگەر دەرفەت هەبێ باسی یەکەین بۆچی واهیە ئەم جۆرە دەتوان لە بەرۆی تاوانێکی تا ڕادەیەکی زۆر ئاڵۆزە نەک وە دەستنیشانکردن و جیاکردنەوەی لە تاوانەکانی تر لەسەر ئەساسی ئەو کۆڵەکانی کە دکتۆر ئاماژەی پێەیە کارێکی جددی و لێکۆڵینەوەیەکی وردی ئەوێ ئەو جا ئەتوانی بڵێن ئەمایان تاوانی بازرگانیکردن بە مرۆڤە ئەمان تاوانێکی ترە بۆ لەبەروی تاوانەکە تێکەڵە ئەو کەسەی ئەو تاوانبارەی کە ئێوێ بازرگانیکردن بە مرۆڤ بۆ بکات چەند هەنگاوێکی تر ئەبڕێت چەند تاوانێکی تر ئەنجامەیە ئەگەر ئێمە لە سەرەتایە بوەستین بڵێن ئەمە تاوانی بۆ نمونە هەڕەشەکردنی بەکارهێناوە کە یەکێک بوو لە کۆڵەکەکان کە دکتۆر ئاماژەی پێەیە لێرا کۆتایی بە تاوانەکەیە نەخێن ئێمە یاسایەکی تایبەتمان هەیە بێ زیاتر بڕۆین زیاتر لێکۆڵینەوە ئەنجام بین تا ئەوەی بگەین بزانین ئەم هەڕەشەکردنە بە چ مەبەستێک کە کاتینە سەر کۆڵەکەی سێمی کە بە مەبەستی ئیستیغلالکردن بە مەبەستی وەرگرتنی منفعەتێکی سوودێکی مادی لەسەر ژیان و ئەساسی کەسێک بۆ کەسێکی دی کە ئەمە با بڵێن خاڵێکی زۆر جەوهەریە کە تاوانی بازرگانیکردن بە مرۆڤ جیاکاتەوە لە تاوانەکانی زۆر باش کاکاریان کاتە لەوانێ لە لای ئێمەش هەندێک لە جۆرەکانی بازرگانیکردن هەبێت یان زیاتر ڕوو بدات یەکەم پرسیارم ئەوەیە کە ئایا بۆ نمونە کاتێک ئێستا ئەمە زۆر ئەبینین باوکێک هەیە دێت لە بری پارەیەک ئەم کچەی خۆی ئەیا بەشوو کە بەداخۆ ئەبینن کەندێک کەس کاتۆڕی لە هەرێمی کوردستان کردو ئەمە لە ناویانە ئەبینرە ئایا ئەمە هەر بە بازرگانیکردن بە مرۆڤ لە قەڵەمە درێت جا ئەگەر دواتر پێم بڵێ بۆنمە ئەگەر ئەمە هەیە یانی چ جۆری تری هەیە کە زۆر لای خۆمەڕوو ئەیە بەڵێ بێگومان من هیوامە خوازی ئێمە ساڵانە لە دوای دامەزراندی نووسنگەکەی ئێمە لە 2010ەوە بەرەو پێشچوونمان بەدی بێنایەک بە تایبەتی من هەمیشە لەگەڵ کەناڵەکانی ڕاگەاندن جەختم لەوە کردوێتەوە ئێمە بە شێوەی دراسی بچینە ناو مەوزوعەکەواتە بۆ منە 2010 لەگەڵ ئەمڕۆ جیاوازیەکی گەورە هەبێت لە تێگەشتن لەمانەی بازرگانیکردن بە مرۆڤە چکە من هەر لێرە تقریبان
چەند مقابلەیەک بەشدار بووین بۆ ڕوونکردنەوەی بابەتی بازرگانیکردن بە مرۆڤ و شێوازەکانی و دواتر من چاوەڕوانی ئەوەم کە تەتەوری زیاتر بکەین بێگومان بەڵێ بەرەو پێشەوە چوونیانە بەرەو پێشەوە چوون بێگومان بەڵام تێگەشتن لە ناو کۆمەڵگەی خۆمانە دەربارەی بازرگانیکردن بە مرۆڤ هێشتا کەمە من زۆر جار کە کەناڵێک هاتووە یا داوای مقابلیان کردو یەکسەر داوای ئاماری کردو وتومەکە کە ئامار کێشە نییە گرنگەوەی ئەمە جارێ بەرچاوڕوونی بینە کۆمەڵانی خەڵک دەربارەی بازرگانی بە مرۆڤ دواتر ئامارەکان ئیشی ئێمەیە ئیشی خەڵک نییە بێگومان بازرگانیکردن بە مرۆڤ بە گوێرەی ئوستاندارتی کە هەیە و ئەوەی کە لە پالێرمۆ ڕوون کراوەتەوە دواتر لە یاسا عێراقیەکە چەند جۆرێکە گرێتەوە سێ جۆریان ناتوانم بڵێم زۆر بنەڕەتین کەوان پیانەوترێ سێکس ترافیکینگ بازرگانی سێکسی لەگەڵ دۆمەستیک سۆڤەتی واتە بە کۆیلەکردنی ناوماڵان کە بەکرێکارە بیانەکانەگرێتەوە لەگەڵ فۆرس دەی بەرواتە کاری زۆرم لێ کاری زۆرم تەمانەمانە هەریەکەیان ڕوبەڕووی یەکرێ ڕوبەڕووی پیاو ببێتەوە ژن ببێتەوە مناڵ ببێتەوە بەڵام بە گوێرەی ئەوەی کە لە ڕێکەوتنامی پالێرمۆ ئاماژەی پێیراوە بە گوێرەوەی کە لە ئاسی جیهانە ڕوەیە ژنان و مناڵان زۆرترین ئەو توێژانن کە معارەزن بۆ بوونە قوربانی بازرگانیکردن بە مرۆڤ ئەمە شتێکە کە لە هەموو جیهانە باوە چونکە ئەمانە داواسرین فیئەن بۆەوەی کە ئیسیغلال بکرێن و بنە قوربانی بازرگانی بە مرۆڤ تەمەنۆکوی کاک نەژاد ئاماژەی پێیا تاوانی بازرگانیکردن بە مرۆڤ تاوانێکی شاراوەیە تاوانێکی ئاشکرانی وەکەوەی کە لە قانونی عقوباتی عێراقی باسکراوە من بە ئاسانی بیدۆزمەوە هەوڵ و جوهدێکی زۆرێوێ کەوێتەوە سەر ڕۆڵی لێکۆڵەر میدیاکان لە دۆزینەوەی تاوانەکە و دواتر جۆریکەی تاوانی بازرگانیکردن بە مرۆڤ هەیە بۆ نمونە دەرهێنانیان دامانی جەستەی مرۆڤ گورچیلە بە تایبەتی کامە لە جیهان و لە کۆمەڵگەی خۆشمانە وجودی هەیە جۆرێکی تریان سوال پێکردنی مناڵانە یا ژنانە ئیسیغلالکردنی مناڵ بۆ سوال پێکردن هەر چێتە خانەی بازرگانیکردن بە مرۆڤەوە واتە هەر کاتێک مرۆڤ بەکارهێنرا بۆ سوودی مادی دەستەیەکی تر ئەوە بێتە بازرگانیکردن بە مرۆڤ بە پێیەوەی کە کۆڵەکەەکانی تاوانەکە تیاجێ بەجێ بێ لە هەرێمی کوردستانە بێگومان لە هەر کۆمەڵگەیەکی جیهانە کاتێک کە کۆمەلگا وجودی هەبێت و مرۆڤ بەیەکەوە بژی تاوانی شەبێ لە زمانیانە تاوانی بازرگانیکردن بە مرۆڤی شەبێ یان ئێمە مانایەوە نییە کە لە 2012 یاسایەکدا نراوە لێوە بازرگانی بە مرۆڤ دەستی پێکردووە لەوانەیە لە سەرەتای دروستبوونی دەوڵەتی عێراقیەوە هەبێ پێشتر هەبێ مەسم کۆمەڵگەی خۆمانە بەڵام پێشتر لە ژێر ناوی جیاجیا بۆ نمونە بەرەنگاربوونەوەی بۆ ئەنجام درراوە بۆ نمونە تاوانی بەرەنگاربوونەوەی لەش فرۆشی ژمارە 1970 ئەکرێ دەوانی کە لەو بە پێ و یاسایە بامەڵیان لەگەڵا کراوە دواتر قوربانی بازرگانیکردن بە مرۆڤ بن لەش فرۆش نەبن یاخود ئەوەی کە دەرحەق بە سوالکەرێک کراوی ئیجراتی لەگەڵا کراوە لە دوای دەرچوونی یاسانویەکە ئەکرێمانە قوربانی بازرگانیکردن بە مرۆڤ بن نەوەک تۆمەتبار بن بێگومان لە کۆمەڵگەی خۆمانە وەکوتم ئەکرێت هەموو جۆرەکانی هەبێ بەڵام من پێم وانییە بە و زەقی کە لە وڵاتانی تر هەیە وەکۆی کە ئێمە لە ئەفلامەکان لە دۆکۆمنتارەکانی بینین هەبێ بۆ نمونە تاوانی بازرگانیکردنی سێکسیەوەی کە هەبێت لە ئەو کەیسانە ڕێژەیەکی کەمە بەو ڕادەیە نییە کە مەژەوانەی کاریگەری کولتوری کۆمەڵگەکەمان دابوونەریتی کۆمەڵگەکەمان پەیوەندیە بەهێزەکەی ناو کۆمەڵگە و مەها هەستکردن بە ئایبە ئەوانە کاریگەری هەبێت کە لە وڵاتێکی تا ڕادەیە تاگەرا و ئیندیڤیجوالیزمە ئەمە بواری بۆ بڕەخسێکە هەبێ بەڵام ساڵ پێکردنی مناڵ بێگومان هەیە ئێمە ڕۆژانە لە سەرجادەکان لە فولکەکان مناڵە بینی کە ئیستیغلال دەکرێن و سواڵیان پێکرێەوە ئێمە بە شودان چی کچ بە شودان بێگومانە چێتە خانی بازرگانیکردن بە مرۆڤەوە چونکە هەر لە کۆڵەکەی تاوانەکە کە ئاماژەم پێەیە وەرگرتنی ڕەزامەندی کەسێک کە سەروەسێتە لەسەر کەسێکی تر واتە وەرگرتنی ڕەزامەندی باوکەکە بۆ نمونە هاوسەرگیری لەگەڵ کچەکەی کاکرێ کچەکەی تەمەنێکی مناڵی هەبێ حتا ئەگەر تەمەنی مناڵ نەبێت بە زۆر بدرێ بە کەسێکی تر لە ڕێگەیەوەی کە کەسەکە بۆ نمونە باوکەکە مەبلەغێک پارە لە پیاوە دەوڵەمەنەکە وەرەگرێکە من پێم وایە لە وڵاتانی خلیج لە سعودیە یەکێکە لەو دەوڵەتانی کە زۆرترین ئەم جۆری تاوانی بازرگانیکردن بە مرۆڤیتایە بەڵامەوەی کە لای خۆمان زۆر باوە توانم بڵێم بە حکمی هاتنی کرێکارێکی زۆری بیانی بۆ هەرێمی کوردستان ئەو دوو جۆرە فۆرس دەیبەر لەگەڵ دۆمەستیک سێڤەتی و دواتە بە کۆیلەکردنی ناوماڵان و کاری زۆرم لێ خۆی خودی کارەکە لە بنەڕەتا بازرگانیکردن بە مرۆڤ نییە کاتێک کرێکارێکی بیانی لە ماڵێکی ئیشەکە یاخود پیاوێکی بیانی یا پیاوێکی کورد لە ناو کارگەیەکە ئیشەکە بەڵام بۆ عرەزە بۆی کە بێتە قوربانی بازرگانیکردن بە مرۆڤ لە چه حاڵەتێک ئەگەر کەسەکە بەهۆی لاوازیەوە بۆ نمونە بیانەکان بە پێیەوەی کە خەڵکی وڵاتی یەمەنین پاسپۆرتەکانیان لێ زەوتکری قامەکانیان لێ زەوتکرێ و خاوەنکار ناچاریان بکات ساعاتێکی زۆر کاری بۆ بکات بەرامبەر بە پارەیەکی کەم یاخود پارەی نەهاتێ یاخود ئەو کچانی کە لە ماڵانی شەکان نەکرێت بە مروری زەمن خاوەن ماڵ بە جۆرێک لە جۆرەکان و کۆی لە مامەڵی لەگەڵا بکات و ئەویش بەو پێی کە خەڵکی وڵاتەکە نییە ناتوانێت دەنگی خۆی بگەێنێت و خۆی ڕزگار بکات ئەبێتە قوربانی بازرگانیکردن بە مرۆڤ
تەمە لە بەرامبەر ئەمە خۆشبەختانە ئێمە لە ڕێگەی نووسنگی خۆمانەوە بە هاوکاری ڕێکخراوەکان بە تایبەتی ڕێکخراوی سیت کە هەر لە توانم بڵێم لە دامەزرانەوە لەگەڵمانە بوون و پاڵ پشتمان بوون توانیمانە خۆشبەختانە سەرباری هەموو کێشە گرفتانەی لە کۆمەڵگەی خۆمان هەن بتوانین ڕێژەیەکی باشی تاوانی بازرگانیکردن بە مرۆڤ کەم بکەینەوە واتوانم بڵێم بە تایبەتی کۆمپانیەکانی هێنانی دەستی کار زۆر جارە گلەیە لە ئێمە کرد کە ئێمە بۆ بەرگری لە بیانیەکانەکەین لەوان ناکەن ئێمە شەمیشەم و بەڕیرمانەوە بۆ کە ئێمە بەرگری لە یاساکەین یاسایەک جێبەجێەکەین کە بەرگری لە حقوقی ئینسانەکە لە ڕووی تاوانێکەوە کە پێوتێ بازرگانیکردن بە مرۆڤ لێرە ئێمە جیاوازی لە نێوان ئەجنەبی و کوردێک ناکەین بەڵکو ئێمە بەرگری لە مافی مرۆڤەکە زۆر باشە کاک نەژاد بابەتیشکە هەیە کە کۆمەڵی دیاردن خۆت لە قسەکان تاوتت کە هەندێک لەم بازرگانیانە کاگەرانی ئاماژەی پیا شاراوان باشە هەندێکیان ئێستا ئەگەر بینەرەکانمان بڵێ ئەم پرسیارە بە هەمومان بیکەین زۆر کات ئێمە لە نەخۆشخانەکانە ئاڵوگۆڕی ئەندامی جەستاکرێت کە باسی گورچی لی کرد لە گەنجێکەوە بۆ کەسێکی تر ئەی ئەم کەسە خۆی تووشی گرفت نابێ ئایا لە ڕووی یاسایی ئەمە چۆن ڕێگەی پێدراوە ئەمە یەکێ لە بابەتەکان یەکێکتر لەو بابەتانەی کە من بەڕاستی دوێنێ پرسیارم لەسەر کرد نەوجوانانە ئێستا کە بچینە چاکسازیەکان ئەبینی هەموو ئەو گەنجانەی کە لیا بوونەتە قوربانی و حکمێکی زۆر دراون بەکار هاتوون ئەم گەنجە بەکار هاتووە بۆچی بۆ مادەی هۆشبەر سەرەتا مدمین کراوە دوای ئەوە لەبەرەوەی کە پارەی پێنەبووە بەکار هاتووە بۆ فرۆشتنی ئەم مادەی و گیراوە و دەستگیر کراوە ئێستا بچۆ قسەی لەگەڵ کە هۆشیاتێتەوە یەکێکە لەو کەسانەی قوربانی و پەشیمانە لە کارەکە ئەمانش بەشێکن لە کۆمەلگاکە ئێمە چکە داهاتووی ئێمە ئەمە دوو بەشی سێمیان یاسا چۆن بە دوای ئەم بابەتە ورداناچێکە کاگاریان ئاماژەی پێ بۆ نمونە تۆ مرۆڤێک هاتۆ لە وڵاتەکەی توای ئیشەکات باشە مافی کرێکارمان هەیە بڕەپارێک وەرەگ لە پێناو کارێ چۆن ڕێزی ئەگریت و چۆن مافەکەی پارێزیت نەک من بەکاری بێنم بەداخەوە زۆرجار لە ڕووی جنسیەوە لە ڕووی کارکردنی زۆرەوە لە ڕووی پارە نەدانەوە بڕکارێکی زۆری کرد و پارەشینەوە یاسا چۆن لە مابەتان ناکۆڵێتەوە خۆش بە کاکسەر بۆ سەبارەت بە بابەتی یەکەمیان کە تایبەتە بە بەڵێن ئەندامانی جەستەی مرۆڤ طبعاً ئەم بابەتە لە هەرێمی کوردستانە دوو یاسا تەعاملی لەگەڵاکات دوو جۆر یاسامان هەیە بۆ چارەسەرکردن و چۆنەڵی ڕێخستنی بابەتی گورچیلە یەکێکیان کە یاسای بەرەنگاربوونەوەی بازرگانیکردن بە مرۆڤە بە تاوان هەژماری ئەکات ئەگەر هاتوو سەرجەم با بڵێن عنسوڕەکانی تاوانەکەی تێدا بێت ئەوە لاری مالێنی و بە تاوان هەژمارەکە یاسای ژمارەیەکی ساڵی 2010مان هەیە کە ئەمە تایبەتە بە یاسای بەخشین و چاندنی ئەندامانی جەستە لە هەرێمی کوردستان کە ئەمە ئەگەر هەرچ ئەندامێکی جەستە لە نێوانیشانە گورچیلە بەو ڕێکارانەیە بڕوە کە ئەم یاسایە دیاری کردووە کێشەمانتیانی و ئیشکالیتیانی ئەبێ بە بابەتی بەخشین طبعاً ئەمە هەروە بە ئاسانی ئێستا باسیەکەین بەڵام ئەگەر بچینە وردەکاریەکە ئەوانێ بەڕاستی ئجراعاتێکی ڕێکارێکی زۆر وردی هەیە کە زۆربەی لایەنە ئەمنی و تەندروستیەکان ئەبێ بەشدار بن لیژنەیەکی تایبەت هەیە کە لیژنەی باڵایە بۆ ڕێخستنی بەخشینی ئەندامانی جەستە ئەبێ بە سەرجەم ئەو موافقاتانەیە تێپەڕێ ئەو هەموو قۆناغانە ببڕێ تەکید ببنەوە کە هەم مەترسی لەسەر لایانی بەخشەر نییە و هەم لایانی وەرگریش سوودی لێ ئەبینێت و بە ڕەزامەندی تەواوەتی کەسی بەخشەر خۆیەتی و هیچ ئەنسوڕێک زۆر لێکردن و هەڕەشە و پارە وەرگرتن و ئەم بابەتانی تێدانە ئەوجا ئەم ڕێکارە سابت ئەبێ و ئەم کەسە گورچیلی خۆی ئەبەخشێ و ژیانی کەسێک ڕزگار ئەکات بەڵام لەو ڕێکارانە دەرچوو ئەبێ بە تاوانی بازرگانیکردن بە مرۆڤ و پێویستە و کەسانە دەستگیر بگرن و سزایان بدرێت جایتر بە کەسی بەخشەرە و کڕیارە و ئەوەش کە لە نێوەندانە زۆربەی حاڵەتەکان ئەوەی کەسی کە لە نێوەندگیریەکە ئەکات ئەمە بابەتی گورچیلەوە لەوەزانم ئشکالیاتی زۆر هەیە لەوانەیە لە کاتی جێبەجێکردنە انشاءالله لە تەوەرێکی تر حتما لەسەر ئەمەش قساکەین بە دڵنیایەوە توانین زیاتر ڕۆنی بکەینەوەی و هەموو ڕێکارەکانی باس بکەین بابەتی دووهەمیان کە بابەتی مادەی هۆشگۆڕیان مادەی هۆشبەر بەداخەوە ئەو خۆی بۆ خۆی تاوانێکی سەر بەخۆیە و ئەو نەوجەوانانە بە دڵنیایەوە کە بەکار هێنراون کە لە بەرۆی نەگەیشتونەتە تەمەنێک بە ئاسانتر کاریگەریان تێکراوە و ئێستا ئەو تاوانیان پێ ئەنجام درراوە من یعنی لە بەرەوەی شتێکی تایبەتمان هەیە لە یاسای ڕێک قانونی وسوڵی محاکەماتی جەزائیە ئەم هەمیشە من ئەگەڕێمەوە سەر و خاڵی لێکۆڵینەوەی ورد پێویستە لە تاوانەکانە بزانین بۆچی ڕوویە ئەم کەس ئەم تاوانەی کرد بۆ ڕوویە ئەگەر هۆکارەکەی مانزانی لەوانەیە زیاتر عملی تەشخیصکردنەکەی کە تەکیفی قانونیە لە محاکمە زۆر هاوکارمان ئەبێت لەوەی کە چۆنەڵێی قوربانیەک نەکەین بە تاوانبار هەر لە بنەماکانی سزایی یا قانونی سزاییشە پێمان ئەڵێت قسەیەک هەیە کاڵێ
نۆکەس نۆ تاوانبار لە دەرەوە بن بەس بێ تاوانێک نەچێتە ژوورەوانێ ئەمە زۆر گرنگە بۆیە ئەگەر لێ کۆڵی لێکن ئەکریم کەسە بەکار هات بێت ئێمە لە قانون سوڵ محاکمە جەزاییە مادەی تایبەتمان هەیە لەسەر بەکارهێنانی کەسەکان وەکو ئەداتێکی تاوانکردن ئەو کاتە ئەو کەسە تاوانبار نابێت بەڵکو فاعیلە ڕئیسیەکە ئەبێ بە تاوانبار لە تاوانەکەیە بۆیە مەسلەی ئەو حاڵەتە بەداخەوە هەیە بالفعل توش بووە و ساڵانەش بابەتی عفو ئەومان هەیە ئەو منداڵانە دەکرێت لەوانە ئیسفادەی لێ بکەن و جارێکی تر لایانی دووبارە گەڕانەوەیان بۆ ناو کۆمەڵگا ئەگەر چی یاسا بە من باسی ئەوە بکەم کە بە شێوەیەکی زۆر تایبەتی تەعامل و هەڵسوکەوت لەگەڵ نەوجەوانە ئەکات تەنانەت ناویشی نابات تاوانبار بەڵکو پێڵێن جانح لە لادەر لەبەرەوەی تەمەنەکەی وایە بۆ ئەوەی فرسەتی بدرێت جارێکی تر بێتەوە ناو کۆمەڵگامان هیوادارم کە ئیش لەسەر ئەو لایەنە بەدوای سەرچاوەکەیە بگەڕێ بە دنیایەوە بۆ نمونە بە دنیای ئەو نەوجوانانە بە مادەی خۆشبەرەوە کاکاریان ئێمە خۆمان ڕۆژانە هەمومان بە ئۆتۆمبیلەوە لەگەڵ کەس و کارمانە لەسەر ئەم شەقامانە بەرکەوتنمانەیە لەگەڵ مناڵی ترافیک زۆر یعنی ئێستا من دەستخۆشی لە مناڵ پارێزی کوردستان و هەموو ئەو لایەنانە ئەەکەم کە بوونەتە تیمێک شەوان درەنگیش ئەگەڕێن بە دوای ئەو کەسانەیە کە بەکاریانەیەنێ و پارەکانیان لێ وەرەگرێت و بە بڕەپارەیەکی کەم بە چاوترسانن یعنی کچێکی پشکۆلێ بڕۆم پێ بکە بەم گەرمە ڕژ بۆتەوە نەسووتەوە بنێشتێکی بەدەستێت و هاتۆ بەدەستە کابراایکی هاتووە کابراایکی گەورە ئەم مناڵانە بەکارێنێ یاسا ئەبێ ڕوبەڕووی ئەوانە بێت بە دڵنیایە کاکسەرکۆ ئەمە چۆنڵی خاڵێکی زۆر گرنگە دووروژان بۆ لەبەری کاتێ باسی ڕوبەڕووبوونەوەی بازرگانی کردن بە مرۆڤ ئەەکەین و باسی یاساکەی ئەەکەین یەکێکە لەو یاسا سزایە نادرانەی کە ئەنسوڕی خۆپارێزیتیایە هەڵێ وەرن با ڕێگری بکەین لە تاوانەکە پێش ئەوەی ڕووبات کە ئەمە لە لاساسدایەکانی ترە نایبینی بەڕاستی ئەگەر سێری بابەتی بەرەنگارمەی بازرگانیکردن بە مرۆڤ بکەین لە هەموو جیهانە چوار کۆڵەکەی زۆر ڕئیسیمان هەیە یەکێک لەوانە ڕێگریکردنە کە ئەڵێ وەرن با پێکەوە ڕێگری لێ بکەین و ئەوجا چۆنڵیانی با بڵین پێشوەختە بۆ منە هاوڕیانمان لە جێبەجەکارانی یاسا پێشوەختە دەستکەین بە لێکۆڵینەوە بە دوای ئەو کەسانەوە بین کە لەسەر جادەکانان بیهێنین ڕێگرینگن پێش ئەوی تاوانەکە ڕووبان نەوەکەی تاوانەکە ڕوویە ئەو کاتە بچینێمە چۆنڵی ئیش لەسەر نەتیجەکەی بکەین خاڵی سێهەم تەمان لە چوار حاڵەتەکەی تر لە چوار بنەما ڕئیسیەکەی تر لە بەرەنگارمەی تاوانی یەکەمیان ڕێگریکردنە دووەمیان پاراستن و پارێزگاریکردن بۆ ئەو کەسانی کە بوون بە قوربانی و دووبارە گەڕانەوەیان بۆ ناو کۆمەڵگا سێهەمیان بابەتی دادگاییکردنە بابەتی ئەو کەسانی کە بەرپرسن بێن بهێنرێن دادگایی بکەن کە بەرپرسن لە ئەنجامدانی تاوانەکە مەبەستم و حاڵەتی چوارەمیان کە زۆر گرنگەوە لە هەموو جیهانە لە ئێستاە ئیشێکی زۆر چڕی لەسەر ئەکرێ هاوکاری و هەماهەنگیە تەنها هاوڕێیانمان لە نووسنگی بەرەنگارمەوەی تاوانە ڕێکخراوەکان لەوانەیە بەتەنیا نەتوانن پێڕابگەن بەو هەموو بە ڕوبەڕووبوونەوەی ئەم تاوانە بەتەنیا پێویستمان بە هاوڕێیانی ترمان هەیە لە بەڕێوەبەرایەتی نشینگە لە بەڕێوەبەرایەتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بە هاوڕێیانی ترمان لە پۆلیسی گشتی بۆ نمونە یعنی ئەبێ کارەکە بە هەماهەنگی بکرێت بە تەنها لایەنێک بە کۆمەڵگا ئەمڕۆ ئێمە بۆ لێرەی ئەمانەی هۆشیاری بڵاوکەین لەسەر بابەتەکە بۆ لەبەروی کۆمەڵگا ئەندامانی کۆمەڵگا زۆر گرنگە هاوکار بن بۆ هاوڕێیانمان لە جێبەجەکارانی یاسا بۆ ڕوبەڕوونەوەی ئەم تاوانن بەچی بە فێربوون لەسەر ئەم بابەتە و بە هەواڵدان دی کاتێکە شتێکی نامۆ ئەبینید حاڵەتێک ئەبینید با بڵێن هەواڵی لێبن لەوە بۆ ئەوەی ئەمان مەدووادا چوونی بۆکەن خاڵی سێهەم سەبارەت بە مافی کرێکارانی بیانی ئەو کەسانی کە لێرن و چۆن مافیان پارێزراوە ئایا یاسایەکی تایبەتمان هەیە بۆ پاراستنی مافی ئەوانە بەڵێ بە دڵنیایی ئەوانێ وە کاکتۆر ئاماژەی پێەیە هاتنی ئەم کرێکارانە بوونی گرێبەست لە نێوان کرێکارێکی بیانی و کۆمپانیایەکە و خاوەن ماڵێکە هیچ ئیشکالی نییە زۆر ئوسوڵی و لە زۆربەی وڵاتانی تریشا هەیە بەڵام کاتێک کێشەی ئەکەوێت کە لە چوارچوێم گرێبەستە چوینە دەرەوە کە بابەتی ئیستیغلال هاتەکایەوانێ ئێمە یاساکاری عراقی ژمارە هەفتەیەکی ساڵی 1970مان هەیە کە تا ئێستاش بەرکارە لە هەرێمی کوردستان بەپێی ئەم یاسایە سەرجەم ئەو ماف و ئیمتیازاتانەی کە بۆ کرێکارێکی ناوخۆی خۆمان هەیە و بوونی هەیە کە بەڕاستی مەجموعەیەک مافی چاک و چۆنەڵی وان کە پارێزگاری لە کەسەکە کاتێک کار ئەکات بۆ کرێکارانی بیانیش هەیە لە پەنای ئەم یاسایە ئێمە ڕێنمایەکی تایبەتمان هەیە بەکارکردنی کرێکاری بیانی لە هەرێمی کوردستان کە لەلایەن وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیەوە دەرچووە ئەم ڕێنماییە هاتنی ئەم کرێکارانە هەر لە سەرتاوە هەتا کارکردنیان لێرە و هەتا ڕۆیشتنەوەیان بۆ وڵاتی خۆیان ڕێک ئەخات ئەگەر ئێمە وەلایانی
بۆ نمونە ئەوانەی کە ئەم کرێکارن بیانیانە ئەهێن لە ناو هەرێمی کوردستان و ئەو شوێنانی کە کاریان پێ ئەەکەن پابند بین بەو ڕێکارانەوانێ بە دڵنیایە و مافەکانیان پارێزرا ئەوێ بە دوور ئەبندا تاوانی بازرگانیکردن بە مرۆڤ و ئیستیغلالکردنیان. کاگاریان ئێستا لە کۆتاییە کاتێک باسی بابەتێکی گرنگی لەم چەشناکرێت ئەوەی کە خۆشتان زۆر پشتان بەسەری وتان هەندێک کەس ئەبێتە قوربانی ئێوە کوڕەکراوی سی چی بۆ ئەم قوربانیانەکەن چۆن هاوپشتیانەکەن چۆن ئەیانگەڕێنەوە بۆ ژیانێکی ئاسایی ئەگەر بە کورتی بەڵام پێمان بڵێ ڕێکخراوی سی تایبەتە بە کاکنەژاد و هەر بەڕێستان لە نووسنگێکی ئێمە بنەمەوێت پێش ئەوە ئەو خاڵە بەلامەوە گرنگەوەی کاکنەژاد باسی کرد و کاکسەکۆ پرسیاری کرد مناڵ طبعا مناڵ بۆکوتم زۆرترینەوە فیانن ڕوبەڕووی تاوانی بازرگانیکردن بە مرۆڤ ببنەوە ئێمە ئیشکالێکمان لە یاساکە و لە بەراورد لە ڕێکەوتنامە یا پرۆتۆکۆڵەکەی پالێرمۆ هەیە لە پرۆتۆکۆڵی پالێرمۆ لە مادەسیە کە پێناسەی کردووە بۆ تاوانەکە دواتر لە بەرگەی دووە ماڵێت طبعا وەکوتم کۆڵەکەی تاوانەکە هۆکارەکان کردارەکان لەگەڵ ئامانجەکان هەڵێ ئەگەر کەسەکە مناڵ بێت مناڵیش تاوان دواتر پێناسی کردو خوارد تەمەنی هەژ دەبێت ئەگەر هۆکارەکانیش نەبێ هەر بە قوربانی بازرگانیکردن بە مرۆڤ لە قەڵەمەیرێ کەمە زۆر گرنگە لە یاسا عێراقیەکە دواتر مەداننراوەتەوە کە ئەکرێت ئێمە هەم ئیعلام ڕۆڵی هەبێت هەم ئێمە ڕۆڵمانە بێت هەم ڕێکخراوی سید لە داهاتووە بتوانرێت لە ناو پەرلەمانە لە دەوڵەتی فیدرالی عێراق بێت دواتر لە هەرێمی کوردستانە ئەوە نەفاز بکرێتەوە کە ئەم بڕگەی پالێرمۆ دابنرێتەوە ئەگەر ئەمە جێبەجێ بکرێ هەموو مناڵانی کە لەسەر جادەکانە بیننەوەی کە مادەی هۆشبەری پێفرۆشێتەوەی کە کاری زۆر کاری پێکرێ ئەبنە قوربانی بازرگانیکردن بە مرۆڤ تەنانە دەگەر هۆکارەکان وجودی دەبێواتە تەنانە دەگە زۆر لێکردنی تیانە بێ فێڵکردنی تیانە بێ کە ئەمە توانم بڵێم پارێزبەدیەکی زۆر گەورە بێ زۆر بەهێزە بێ بۆ مافی منداڵان سەبارەت بە پرسیارەکەی جەناب و هاوکاریکردنی ئەمە لەگەڵ ڕێکخراوی سی تەبعاً تاوانی بازرگانیکردن بە مرۆڤ جۆرێکە کە هەمیشە دەزوروی حاڵەتەکانە ئۆنسوورێکی سەر و دەوڵەتی تایە ئابرن وەتەنیە بەم پێش ڕێکخراوەکان چ ڕێکخراوە ناوخۆیەکانی ڕێکخراوەنی و دەوڵەتەکان کاریگەری زۆر گەورە یاخود ڕۆڵێکی گرنگە بینن لە خزمەتکردن بە قوربانیانی بازرگانیکردن بە مرۆڤ و لە بەرەنگاربوونەوەی ئەم تاوانە ئێمە ڕێکخراوی سیت وەکووتم هەر لە سەرەتای کارکردنمانەوە ئێوە لە نووسنگەی بەرەنگاربوونەوەی تاوانە ڕێکخراوەکان بەڵێ چیتان کردو لە مادە یانزەی تەبەن یاساکە چواردە مادەیە مادەکانی زۆر نیە و زۆر نەچۆدە ناوە ڕۆکەوە مادە یانزە کە یانزە خاڵە تەرخانی کردووە بۆ خزمەتکردن بە قوربانیانی بازرگانیکردن بە مرۆڤ وانە بۆ نمونە لە قانونی عقوباتی عێراقی باز بۆکوی کاکنەژاد ئاماژەی پێیا ئەنسوری پریڤێنشنی تیانە وقایی تیانە تاوانەکە دروست بۆ پێناسەی کردووە ئیجرا دەست پێیەکە بەڵام ئێمە نەخێر ئوسوری وقاییمانەیە ڕێگرتن لە تاوانەکە پێش ڕوودانی و دواتر ئیتیمامان بە قوربانیەکە بە ڤیکتمەکە هەتا ناوی ڤیکتمە لێرە ناوی تاوان لێکراو نییە لە مادە یانزە وەکوتم یانزە خاڵی تەرخان کردووە بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاری بۆ ڤیکتمە کە بەشێکی زۆری خزمەتگوزاریەکان لەلایەن ڕێکخراوەکانەوە بۆ ڕێکخراوی سی دەنجامەیرێ بە نمونە بەشێکی زۆری قوربانیەکانی بازرگانی بە مرۆڤ لە جیانیشە بیانین لێرەوە دابینکردنی موتەرجیم وەرگێڕ کە لەلایەن ڕێکخراوی سیدەوە بۆمان ئامادەکرێ دابینکردنی ڕاوێژکاری یاسایی کە ئەمان بە بەردەوامی و هەندێک ڕێکخراوی کەش هەر کاتێک داوامان لێکردی بێتن پارێزەریان ئامادە کردو بۆ بەرگریکردن لە کەیسەکانی قوربانیەکان و دواتریش ناردنەوەیان بۆ وڵاتی خۆیان چونکە لە کەیسی قوربانی بوونی بیانیانی بازرگانیکردن بە مرۆڤ یەکێک لە ئەرکەکانەکەوێتە سەرشانی ئەمە لە دوای پرسکیوشن لە دوایەوەی کە ئێمە ڕێکاری یاسایی ئەنجامەیەن تۆمەتبارەکە ئەدەینە دەستی یاساوی ژاتی لەگەڵاکرێ قوربانیەکە لە شێڵتەرێکی تایبەتی دانرێت کە خۆشبەختانە ڕێکخراوی سیر شێڵتەرێکی تایبەتی لە هەولێر هەیە و لێرەش لەگەڵ خانەی داڵدەدانی ژنان تەنسیقمان هەیە هەماهەنگیمان هەیە بۆ داڵدەدانی ئەوانە بە هاوکاری ڕێکخراوی سید کە لەوێ دایان بنەی دواتر ڕێکاری دووەم کە دەست پێیەکە تەمان لە دوای ڕەخساندنی موتەرجیم ڕاوێژکار بڵین پارێزەر ڕاوێژکاری یاسایی ئەمجا ئەرکی دووەمان گەڕاندنەوەی قوربانیەکەی بۆ وڵاتی خۆی کە بەشێکی زۆری ئەو ئەرکە ڕێکخراوی سید بۆ ئێمە ئەنجامەیە دەستان خۆش بێت سپاس بۆ ئامادەبوونتان بە هیوای ئەوەی ئەم گفتوگویانەمان ڕێگەی ڕێکخراوەکانی ئێوە لە ڕێگەی کەرتی گشتیەوە کە حکوومەتەکە پشگیری ئێوە بکات بتوانن بە شوازێکی باش کار لەسەر ئەم بابەتەکەن کاتەکەمان زۆر کەمە کاکنەژاد ئەگەر شتێکی زۆر گرنگە ئەگەر زۆر بە خێرایی دەستان خۆش بێ وڵا هەر حەزم کرد بە شێوەیەکی گشتی چیمان کردووە تا ئێستا ئەگەر مەجال هەبێت باسی ئەوە زۆر
زۆر بە کورتی دنیاە طبعا لەسەر چوار ئاست ئیشی لەسەرەکەین لە ڕێکخراوێسی یەکەمیان ڕاستەوخۆ خزمەت گوزاری بۆ قوربانیان وەکاریان ئاماژە پێ لەگەڵ بەڕێوەبردننی شێڵتەرەکە دووهەمیان بابەتی ڕاهێنان بەرزکردنەوەی تواناکان بۆ کارمەندانمان بۆ برایانمان لە جەبەجەکارانی یاسا لە هەرێمی کوردستان و بۆ لایانی تری پەیوەندی داریش و سێهەمیان لەسەر ڕێنمایە و یاساکان پێداچوونەوە بە یاسا و بە ڕێنماییەکانەوە دواتر پێشکەشکردنی پێشنیار بۆ بەهێزکردنیان بۆ ئەوەی چوارچێوەیەکی یاسایی زۆر بەهێزمان هەبێ بە تەواوەتی ڕوبەڕووی تاوانی بازرگانیکردن بە مرۆڤبوونەوە و کۆتایش بەرزکردنەوەی هۆشیاری یەکێکترە لە کارە سەرەکیەکانمان کە بتوانین لەناو کۆمەڵگای هۆشیاری بڵاوکەینەوانێ بۆ ئەوەی خۆمان و کەسانی دەوروبەرمان بپارێزین پاش ئەوەی کە فێر بووین بابەتی بازرگانیکردن چییە و چۆن ڕوبەڕووی بینەوانێت. دەستەکانتان خۆش بێ زۆر سپاس بامەتە بۆتان دەستان خۆش بێ زۆر